ڕۆژی سێشەمە لە تیپلیسی پایتەختی جۆرجیا یەکەم پەرستگای کوردانی ئێزیدی کرایەوە. ئەمەش دووەم پەرستگایە کە لە دەرەوەی سنوورەکانی کوردستان کرابێتەوە. تا ئێستاش هاوشەوەی ئەم پەرستگایە تەنها لە ئەرمەنیا هەبووە. جگە لە بەرپرسانی حکومەتی جۆرجیا لە سەرانسەری جیهانی شەوە کوردانی ئێزیدی هاتبوون بۆ ئەوەی بەشدار بن لە مەراسیمی کردنەوەی پەرستگاکەیان کە خۆیان بە قوبەی ئێزیدی سوور ناوی دەبن. ئەفمالە بۆ مەگەلێک مهمە شنەحیا تاریخی و دینیڤە چەند گوشمێژە ئێزدێتمە هاتینە جۆرجیا و چۆنە ئەرمێنیا و چۆنە رووسیا وێجا ئەفمالە چێکنا دێ مالێ پەیوەندیت ئێزیدیا جۆرجیا و ئەرمێنیا دێ بۆ مەزیدەتر کرد لەگەڵ کوردستانە عێراقی. بۆ پیرۆزباییکردن لەم ڕۆژە پیرۆزە نوێنەری موسڵمانان و نوێنەری مەسیحیەکانی جۆرجیاش پێکەوە ئامادەی مەراسیمەکە بوون. کردنەوەی ئەم پەرستگایە بۆ کوردانی ئێزیدی هێمای پێکەوە ژیانی کەمەنەتەوەی و ئاینیەکان لە وڵاتە. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە چووکە بەکردنەوەی ئەم پەرستگایە ئیسپاتمان کرد کە کورد و خەڵکی جۆرجیا برایەتی 100 ساڵیان پتەتر دەکەن. ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە هەموو ئاینەکان لای ئێمە جێگای خۆیان هەیە. ئەمەش دەری دەخات کە جۆرجیا وڵاتێکی تۆلەرانتە و سنگفراوان مسلمان و مەسیحی و ئێزیدی هەم پێکەوە بە ئاشتی دەژین. بوونی ئەو ئاینانە لای ئێمەدان نانە بە بوونی ئەو کەسانی لە کۆمەڵگاکەماندان. هەموو ئەوانی وتیان هەبوو لە مەراسیمەکەدا لە وتارەکانیاندا ئاماژیان بۆ زوڵم و زۆرداریە دەکرد کە لە ڕابردوودا دەرحەق بە ئێزیدیەکان کراوە بۆ پاراستن و مانەوەیان پێویستە گرنگی بە پەرستگاکانیان بدرێت. دوجاریش جباتی ڕۆحانی ئێزیدیەکان پەرستگاکەیان بە نزا و پاڕانەوە پیرۆز کرد. دیسا بێت میر و جواتا ڕۆحانی حاضر بن و دیسا پێ ئاواکانیان سپی لەفێتوان بێنە مۆرکردن شلالشێ بێن و چرا بێتە هەلکردن و دوعا و قەسیدە و قەول و بەیت بێنە گۆتن. بۆ کوردانی ئێزیدی تاگە ڕێگەی مانەوەی ئاینەکەیان بوونی پەرستگای لەم شێوەیە تا بەهۆیەوە ڕێوەسمە ئاینەکانی خۆیانی تێدا ئەنجام بدەن و نەوە لە دوایینەوە بۆیان بمێنێتەوە. مێماڵێکی vekir Georgiayê siba em malekî vekin Rûsyayê di siba em dîsa malekî êzdiya vekin dewletێکی başxe û asa em êzdîtiya xwe xewikin û em navê êzdîtiya xwe bilind kin û fîlosofiyayê êzdîtiyê em derbasî zarokê xwe bikin. هەروەها سەرۆکی ماڵی ئێزیدیەکانی جۆرجیا دەڵێ ئەم ماڵە 24 کاژێر دەرگای کراوە دەبێ بەڕووی هەموو ئێزیدیەکانی جیهاندا. جۆرجیا لە ماوەی 24 ساڵی سەربەخۆیدا نەک تەنها بە فەرمیدانی بە کوردانی ئەو وڵاتەدا نەنابوو بەڵکو هەندێک مافی سەردەمی سۆڤێتیشی لێزەوت کردبوون. لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکەدا سیاسەتی تبریزیش بەرامبەر کوردانی ئێزیدی بە شێوەیە گۆڕا کە دووهەم پەرستگەی ئێزیدیەکان لە دەرەوەی کوردستان بە فەرمی لە جۆرجیا کرایەوە. ئاڵاشاڵی ڕووداو لە پایتەختی جۆرجیا لە تیپلی.